مانگ هەڵبژاردن ئەنجامدان بەڵام بۆ مەرجێک ئەو داواکاریانەی کە هەیەە بۆی حکوومەت هەرێمی کوردستان راپۆرتەکەی لێ وەرگرتن کە لە راپۆرتەکەدا هاتووە دەبێت بڕەپارێکی باشیان بۆ دابین بکرێتن کە هەروە حکوومەت هەرێمی کوردستان هاوکاریان بکاتن لە ڕێگەی وەزارەتی تەندروستی وەزارەتی پێشمەرگە بۆی کە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە هەروە ئەو پرۆسەی کە ئێستا کۆمیسیۆن گرتوێتە دەست بۆی پاکردنەوەی تۆماری دەنگدەران ژمارەی یەکجار زۆر ناوی دووبارە و ناوی مردوو هەروە ئاوارەکانی دەرەوەی عێراقی هاتوونەتە هەرێمی کوردستان ئێستا ناویان هەیە و هەروە لە هەڵبژاردنەکانی پێشتر دەنجیان داوە ئەمانە بسڕێنەوە ئەو ناوانە نەمێنێ بۆ دەبێت لە ڕێگای وەزارەتی تەندروستی وەزارەتی پێشمەرگە هەروە بەڵێ دەمەوێت بپرسم وتەبێژی کۆمیسیۆن ڕایگەیاندووە کە وەزارەتەکانی ناوخۆ و پێشمەرگە هاوکاری پێویستیان نەکردوون بۆ پاکردنەوەی تۆمارەکانیان ینی وەزارەتەکانی تر بە تێکڕایی وەزارەتەکانی دیکەی حکوومەتی هەرێم هاوکاری پێویستیان کردووە بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران لە ماوەی ڕابردوودا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان داوای لە وەزارەتی تەندروستیش کرد بۆی کە تەواوی ئەو ناوانەیان پێ بدەکە مردوونە بەڵام وەزارەتی تەندروستی ناوەکانی بۆ ڕاوەکردن وەکو پێویست نەبوو زانیاری تەواو دقیقی پێ نەدا بۆی ئەمجارە دووبارە بەپێی زانیاریەکانی من کۆمیسیۆن دووبارە داوای لە وەزارەتی تەندروستی کردوێتەوە بۆی کە ئەمجارە بە تەواوی زانیاری ناوەکانیان پێ بدە بۆی کە بزان کە کوێ مردۆ چێ زیندووە هەروە ئەو ناوانەی کە لای وان هەیە و هەروە بۆی کە بیسڕنەوە بەڵام تاوەکو ئێستا وەزارەتی تەندروستیش وەڵامی نەداونە بۆی کە تەواوی زانیاریەکانیان پێدەن وەزارەتی پێشمەرگەش بە هەمان شێوە بۆی ئەم بربەستان ئێستا لە بەردەم کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانە چەند بربەستەکە یەکە لەوانە پاکردنەوەی تۆماری دەنگدەرانە کە ئەمە کێشەی بۆ کۆمیسیۆن دروست کرد ئەمڕۆ کۆمیسیۆن بە حکوومەتی گوت ئەگەر بێت و ئەم کێشەیان بۆ چارەسەر بکەن ئەوە دەتوانن هەڵبژاردنەشی پاک و تەمیز ئەنجامدەوە کێشەیەشی تریش بۆ کۆمیسیۆن کە دروست بووە ئەوەیە کە ئێستا کێشەی لە نێوان لایەنە سیاسەکانە بەشێک لایەنە سیاسەکان ئێستا لەگەڵ ئەوە دانینە لە مانجی سێ یاخود لە مانجی چوار هەڵبژاردن ئەنجام بدرێت چونکە ئەوان دەڵێن ئێستا کاتی نییە بۆ ئێمە نابێت ئەم هەڵبژاردنە لەو کاتە ئەنجام بدرێت بۆیە ئەمەش کێشەی دروست کردە بۆیە پێویستی بەوەیە کە ڕێککەوتنی سیاسیش بکرێت لە دەرەوەی حکوومەت و پەرلەمان بۆی کە بتواندرێت ئەم هەڵبژاردنە ئەنجام بدرێت هەروە حکوومەتی هەرێمی کوردستان و بە پەرلەمانی کوردستانیش بڕیار وایە لە هەفتەی ئایندەدا ئەگەر بێت و کۆبنەوەی پەرلەمانی کوردستان ئەنجام درێت ئەوە سەرش حکوومەتی هەرێمی کوردستان خۆی دێتە پەرلەمانی کوردستان لەگەڵ کۆمیسیۆن و بۆی کە وادەیەک دیاری بکەن بۆی کە هەڵبژاردنەکان ئەنجام بدرێتن بەڵام ئەگەر بێت و ئەم کۆبنەوەی ئەنجام درێت ئەگەر کۆبنەکە ئەنجام نەدرا ئەو لە دوای سەری ساڵی تازەوە سەرۆش حکوومەتی هەرێمی کوردستان دێتە پەرلەمانی کوردستانش لەگەڵ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لێژنە پەیوەنددارەکان کۆ بێت و وادەیەک دەستنیشان دەکەن بەڵام ئەو کاتەش وادەکە دەستنیشان دەکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی مەرجەکانی کۆمیسیۆن جێبەجێ بکاتن چونکە کۆمیسیۆن بە حکوومەت ڕاگەیاندووە ئەگەر بێت و مەرجەکانی جێبەجێ نەکرێتن ئەوە ناتوانانی هەڵبژاردنێکی زۆر باشە بەزوەلی پێدەچێت کاتەکەی بێتە پێشتر ینی لە ماوەیەکی کەمتر و کورتتردا هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەنجام بدرێن بەڵێ کۆمیسیۆن ئەمڕۆ بە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیاندووە ئەگەر بێت و ئەوان ئەو مەرجانەیان بۆ جێبەجێکەن ئەوان دەتوان بە زووترین کات هەڵبژاردنەکە ئەنجام بدەن و هەروە پاکردنەوەی تۆماری دەنگدەرانش تەنها لە ماوەی یەک مانگ دەتوان تەواو پاچی بکەن و ئەگەر بێت و حکوومەت هەرێمی کوردستان هاوکاریان بکە وەزارەتە پەیوەنددارەکان هاوکاریان بکە گەورەترین کێشەش ئێستا بۆ هەڵبژاردن کە دروست بووە لەلایەن ئەوەی لە شاری هەولێرەوە